بەرپرسانی سعودیا نیازی چیان هەیە؟ بۆچی ئەم هەموو موچە خەیاڵیە بە یاریزانە ئەوروپیەکان دەدەن؟ ئایا تەنیا پارەبەخشینەوە خولی تۆپی پێ وڵاتە پێش دەخات؟ لە ساڵی 2017ەوە بەرپرسانی سیاسی وەرزشی سعودیا پرۆژێکیان بۆ بەرەو پێشبردننی خولی تۆپی پێی وڵاتەکان دەست پێ کرد. سەرەتا بە گواستنەوەی چڕایەنەرێکی ئەوروپی دەستیان پێکرد. ئامانج لێ ئەوەیە خولی ڕۆشنی سعودی ببێت یەکێک لە خولە گەورەکانی جیهان. ئەم ساڵیش پرۆژەکە بە فراوانی و هەوڵی زیاترەوە خرایە بواری جێبەجێکردنەوە. ئەمەش پاشەوەی لە زستانی ئەم ساڵ بەرپەتی زوێربوونی کریستیانۆ ڕۆناڵدۆیان لەگەڵ مانچستەر یونایتد خۆستەوە و ئەوە سێرە پرتوگالیەیان پەلکێشی خولەکەیان کرد. هاوینی ئەم ساڵیش هەر ڕۆژەی هەوڵی گواستنەوەی یاریزانێک دەدەن و هەموو هەفتەیەکی یاریزانێکی بەناوبانگ بۆ خولەکەیان دەگواستنەوە. موچەیەم یاریزانانەش زۆر خەیاڵیە و باز لە 50 ملیۆن یۆرۆ و 100 ملیۆن یۆرۆی ساڵانە دەکرێت. بەرپرسانی وەرزشی سعودیا کڕینی یاریزانی ئەوروپیان بە ئامانجی بەرزکردنەوەی ئاسیاریکردن لە خولەکە و ڕاکێشانیان دەری بیانی ئەنجام دەدەن. هەروەها پلانیان هەیە لەم ڕێگەیەوە تواناکانی یاریزانانی وڵاتەکەیان گەشە پێ بدەن. ئەمەش بە یاریکردن لەگەڵ یاریزانانی بازبوون و ئازبەرزەکانی ئەوروپا پێیان وایە دواتر دەبێتە هۆکاری بەرزکردنەوەی ئاسیا هەڵبژاردەی تۆپی پێی وڵاتەکەیان و لە پاڵەوانێتیە نێودەوڵەتیەکاندا ئەنجامی ئەرێنی بەدەستێنن. بۆ جێبەجێکردنی ئەم پلانەش ئامادەن 20 ملیار دۆلار خەرج بکەن. محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی سعودیا پاڵپشتیکردنی خولی تۆپی پێی لەو وڵاتە بەیەکێک لە کارەسەرێکیەکانی دەزانێت تا ئەوەی لەو ڕێگەیەوە مافی میوانداریکردنی مۆندیالی 2030 بەدەست بێنن کە بەنیازن لەگەڵ وڵاتانی میسر و یۆنان باوبەشی مەلەفی خۆیان پێشکەش بکەن و ڕکابەری مەلەفی پورتوگالی و ئیسپانیەکان بکەن. ماوەیەک پێش ئێستا وەزیری وەرزشی سعودیا ڕایگەیاند خاوەندارەتیەر چواریانەی نەسر و ئیتیحاد و ئەهلی و هیلالیان بۆ سەر سندوقی وەبەرێنانی گشتی وڵات گواستۆتەوە. ئەمەش بەشێکە لە پرۆژە و پلانەکەیان بارەگا و یاریگای هەردوویانی ئەهلی و ئیتیحاد لە شاری جدەیە و هەردوویانەی نەسر و هیلالیش لە شاری ڕیازی پایتەخت. زۆرێک لە کەسایەتیە وەرزشیەکانە مەنگاوی سعودیەکان ناوشێوەی پرۆژەی چینیەکان بە شکست خوارد و پێشبینی دەکەن. پێیان وایە چۆن چینیەکان چەند وەرزێک پێش ئێستا کۆمەڵێک یاریزانیان لە ئەوروپاوە با بڕەپارێکی زۆر گواستە و دواتر هیچی لێ سەوز نەبوو. ئەم پلانەی سعودیەکانیش هەمان ئەنجامی دەبێت و تەنیا پارەکانیان بە فیڕۆ دەچێت. هەروەها مۆژگاری بەرپرسانی سعودیەش دەکرێت لە بریەوەی بە لێشاو یاریزانی ئەوروپی با پارەی خەیاڵی بگوازنەوە باشترە گرنگی بە ئاکادیمیای یانەکانیان بدەن و ساڵانە خولی گەشەپێدان بۆ ڕایەنەرەکان بکەنەوە تاوی یاریزانە لاوەکان ئاسیان بەرەو پێش بچێت و لە سەراسی کیشوەرەکەیان بگەنە لووتکە. لا دیاترین ئەو گرێبەستانەی تا ئێستا ئەنجامیان داوە. گواستنەوەی کریستیانۆ ڕۆناڵدۆ و مارسیلۆ برۆزۆڤیچە بۆیانی نەسەر، کەریم بنزیمە و نگۆڵۆ کانتی بۆیانی ئیتیحاد، کۆلیبالی و ڕۆبن نیڤێز بۆیانی هیلال و ڕۆبێرتۆ فیرمینۆ و ئێدوارد مێندی بۆیانی ئەهلی. ئەوەی تا ئێستا زانراوە خولی سعودی کەم تا زۆر هاندەری تۆپی پێی بەلای خۆیدا ڕاکێشاوە، بەڵام داهاتوو ئەو پرسیارە وەڵام دەداتەوە ئاخۆم پلانەی سعودیەکان سەرکەوتوو دەبێت یان شکست دێنێت و یاریزانەکانیش بە جانتایەک پارەوە ماڵاوایی لەم وڵاتە دەکەن.